ئەدەب و ئاکاری موسڵمان لە کاتی پرسە و تەعزیەدا پێغەمبەری ئازیزمان محەممەد صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەگەر موسڵمانێک بمرێت ئەوەی پێویست و واجبە کە بۆی بکرێت بریتە لە نوێژ لەسەرکردن و بردننی بۆ گۆڕستان و ناشتن و دوعابۆکردن، نەک وەکو ئێستا پرسە و تەعزیە بۆ مردوو دادەنرێت کە بە شێوەیەک خاوەن مردوو لەبەر ترس و شەرمی کۆمەلگا خۆی دەخاتە بارگرانیەکی زۆرەوە کە دوایی بازەکەی دەراتەوە. ئەوانەی دەچن بۆ پرسە و تەعزیە زۆربەیان بۆ ڕیا دەڕۆن، وەکو ئەم قسەیە لە زۆربەی خەڵک دەبیسترێت. پێغەمبەری ئازیزمان محەممەد صلی الله عليه وسلم دەفەرمێت خودای گەورە بۆی هەیە هەموو شتێک باتەوە و بۆشی هەیە هەموو شتێک بەخشێت. لەلای خوای گەورە هەموو شتێک ماوەکەی دیاری کراوە. ئاینی ئیسلامی پیرۆز بە باشی داناوە کە خواردن بۆ ماڵی مردوو بکرێت، لەوانەیە ماڵی مردوو لە بەرخەم و خەفەتیانەوە نەتوان بەم کارە هەڵسن.